بەڵێ بینەرانی ئازیز سڵاوتان لێبێت من یادگار فایەخمەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لاگەڵتانە بم بۆ باسی ڕۆژ. وەکو ئاگادارن باسی ڕۆژی هەموو ڕۆژەکانی هەفتە بووە بە باسی ڕفراندەم. ئەمڕۆ ئەنجومەنی باڵای ڕفراندەم جارێکی تر جەختی کردەوە کە ئەگەر بەدیلێکی زامنکراو نەبێت ڕفراندەم لە کاتی خۆیە ئەنجام ئەدرێت نەتەجی لەکرێ نەدوا ئەخرێنە ینی هیچ بڕیارێکی لەبارەوە ئەدرێت وەکو خۆی ئەمێنێتەوە. مەبەستمە لەسەر کۆمەڵێک پرس لەگەڵ جەنابی دکتۆر محەممەد ئەحمەد ئەندامی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان و ئەندامی شاندی باڵای ڕفراندەم کە لە ماوەی ڕابردوو سەردانی بەغدایان کرد و لەگەڵ بەرپرسانی عێراق کۆبوونەوە لەسەر کۆمەڵێک پرس قسە بکەین لەوانە سەردانی شاندی هەرێم بۆ بەغدا ئەگەر سەردان بکەن کە بڕیارە ڕۆژی شەمە سەردان بکەن بەنیازن ئەم جارە باسی چیان لەگەڵا بکەنەوە لە ناو ئەو هەموو لێدوانە دژبەیەکەی بەرپرسانی عێراق کە من لە پرسیارەکانمە لەگەڵ جەنابی دکتۆرە ئاماژەیان پێدەم. پرسێکی دیکە ئەوەیە کە حکوومەتی هەرێم سەرۆکایەتی هەرێم و هەروەها ئەنجومەنی باڵای ڕفراندەم کۆڵ نادات و سوورە لەسەر مکوڕە لەسەرەوەی کە ڕفراندەم لە کاتی خۆی ئەنجام بدرێت. مەترسیەکانی ئەم بڕیارە لەکوێدایەوە کورد ئەبێ سەرکردایەتی سیاسی و قیادەی سیاسی چۆن مامەڵە بکات. بابەتێکی تر ئەوەیە کە ئەمریکا بە فەرمی جارێکی تر دووبارەی کردەوە کە لەگەڵ ڕفراندەم نین و ئاماژەیان بەوە داوە کە ڕفراندەم لەو ماوە قیاسیە کۆمەڵێک دەستکەوتی باشی بۆ کوردێناوە لەوای نێوماڵی کوردی زیاتر یەخستووە پەرلەمانی کارا کردوێتەوە پرسی کوردی زیاتر بە جیهانی کردووە ئاماژیان بەم خاڵانەداوە و ئەخیر شتیش لە پێشەکەەکە ئاماژەی پێ بدەم ئەوەیە کە ئەنجومەنی ئاسایش بڕیار ئەدا لەسەر داعش لەسەرەوەی کە تاوانەکانی داعش و هەموو شتە خراپ و بەدانی کە داعش کردویانە بەڵام بە هیچ شێوەیەک باسی پێشمەرگە ناکەن و نوێنەری کورد لەو کاونسڵ و لەو ئەنجومەنە بوونی نییە. ئایا ئەمە ئەوە ناگەیەنێت کە کورد ئەبێ خۆی پوش بۆ خۆی کۆبکاتەوە وەکو کورد ئەڵێت پێشینان و تویانە و چاوەڕی دەستی کەس نەبێت. دکتۆر محەممەد ئەحمەد ئەندامی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان سوپاسی جەنابتانەکەم بۆم دەرفەتە. ئەمەوە بەو پرسیارە دەست پێ بکەم یعنی سەدر ئەمڕۆ ئەم ئێوارەی ڕایگەیاندووە ئەڵێ ڕەنگە بەرپرسانی هەرێم ئاستی ئەو مەترسیە نەزانن کە بەهۆی ڕفراندەمەوە تووشیان نەبێت. لەولاوە وەزیری دەرەوەی عێراق ئیبراهیم جعفەری ئەڵێت لە دوای ڕفراندەمیش ئێمە گفتوگۆکانمان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوامە بێت و دەرگای گفتوگۆدا ناخەین ینی هەستەکەی دژیەکی هەیە. ئەمە بۆ ئەوە ئەگەڕێتەوە کە لە ناو شەقامی عێراقیشە هاودەنگیەک نییە بۆ دژایەتی ڕفراندەم بەڵکو بەشێک دابەش بوون هەندێکیان لەگەڵین و هەندێکیشیان شەرمنانە ڕای خۆیان ئەڵێن و هەندێکیشیان بەواز هێڵن لەگەڵینی. بەڵێ هەروایە ئێمە کە چوینە بەغدا هەستی ئەوەمان لە نزیکەوە هەست کرد هەمویان کۆردەنگ نین لەسەر چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ ڕفراندەم بۆیە ئێمە لە پێناو ڕزگاری خوازی خۆمان و بەدەستهێنانی سەربەخۆیی حتمما ئەمە خواستێکی گەورەیە خواستی ئاوا بێ قوربانیش نابێت. ئێمەی گەلی کوردستانیش ئەبێ چاوەڕێی ئەوە بین کەس لەسەر تەبەقێکی ئاڵتونی و بە ڕاخستنی فەرشی سوود بۆ ئێمە سەربەخۆیی پێشکەش ناکا بە هەدیە. سەربەخۆیی بە هەدیە پێشکەش بە کەس نەکراوە. سەربەخۆیی خەبات و تێکۆشان و قوربانیدانی ئەوێت. لەبەرەوە ئێمە وەکو خەڵکی کوردستانە بێ ئامادە بین بۆ بڕیارێکی ئاوا ئامادەی قوربانیش بین چونکە ئەمە هەنگاوی ڕاستەوخۆی بەرەو سەربەخۆ بوونە. دکتۆر لەسەر ئاستی کوردستان با قسە بکەین ینی کۆمەڵێک کەسایەتی هەیە سایت هەیە کەناڵ هەیە زۆ هەواڵە بڵاوەکاتەوە کە ڕفراندەم ناکرێت دواخرێ ناکرێت بەڵامەوە تا ئەم ئێوارەیە جارێکی تر ئەنجومەنی باڵای ڕفراندەم دوو پاتی کردەوە ئەڵێت ڕفراندەم لە کاتی خۆیان ئەنجام ئەدرێت و دەرگاش کراوەیە لەم چەند ڕۆژەش ئەگەر بەدیلێک هەبێت بەڵام خۆت ئەزانی کەمتر لە 4 ڕۆژ ماوە بۆ ئەنجامدانی ڕفراندەم. ئەم بڕیارەی ئەنجومەنی باڵای ڕفراندەم کە سوورن لەسەر ئەنجامدانی ڕفراندەم لە کاتی خۆیت چۆن ئەبینی؟ لە ڕاستیە ڕفراندەم تازە لەدەست ئەحزابیش نەماوە لەدەست شەعبە
شعب بەدیلێکی دەست نەکەوێ علەنی و ڕەسمی بە زەمان چاکتر نەبێ دڵنیاتر نەبێ لەوەی کە لەوەی ڕفراندۆم لە ئێستا بەدەستی ئێنێ بەدەستی بێنێ بۆ کورد ئەو گەلە ڕازی نابێ بۆیە گەلی کوردستان وەلایەنە سیاسیەکان سوورن لەسەر ئەوەی ئەگەر بەدیلێکی دڵنیاکەرتر و بە زەمانی جددیتر نەبێ ڕفراندۆم لە کاتی خۆیان ئەکرێ و ئەنجامەدرێ و بەڵام ئێمە ئامادەین لە دوای ڕفراندۆم بۆ وردەکاریەکانی بۆ بوارەکانی تری ڕێگەی گفتوگۆ و دانووسان هەر بەردەوامەکەین و بەردەوام لەگەڵ عێراقیەکان لەسەر خەتە بین بۆ هەموو ئەو شتانەی ئەوان ئیشکالیان هەیە یا ترسیان هەیە لێ. باشە دکتۆر مقتەدا سەدر کە ئەگەر بڕوانینە دوای 2003 تا ئەمڕۆ خوێندنەوەکانی بۆ دۆخی ینی وەکوی بچێتە قاڵبی پێشبینیەوە زۆر ورد نەبوون. ئێستا ئەڵێ کورد وە سەرکردایەتی سیاسی کورد خۆیان نازانن چیان توش ئەبێت چ مەترسیەکیان توش ئەبێت لە دوای ڕفراندەم. پرسیارەکەی من ئەوە نییە ئەم بۆ وابیرەکاتەوە، پرسیارەکەی من ئەوەیە جەنابتان ئاگاداری ورد و درشتی هەنگاوەکانی ڕفراندەمن. ئەنجومەنی باڵای ڕفراندەم و قیادەی سیاسی کورد خۆی بۆ مەترسیەکان ئامادە کردووە بۆی هاوڵاتیانیش دڵنیا بن. بەڵێ بە دڵنیایی کورد ئامادەی هەموو ئەو مەترسیانن، چونکە ئەو مەترسیانە ئێستش نەبێت لە ئایندا هەرە بێت. لەبەرەوە تازوو ببێ باشترێکە. ئێمە ئێستا لە ئامادەییەکی باشتراین، لە حاڵەتێکی کۆمەڵایەتی و نەفسی و سیاسی باشتراین. کێڵە دوای 2 ساڵی تر ئێمە تووشی حاڵەتێکی خراپ نابین و بەرامبەرەکانمان بەهێزتر و دامەزراوتر نابن. ئەو کاتە ئەوان دەست پێشخەریەوەکەن، ئەمەش بە زیاد دەزانن، چونکە ئەوان تا ئێستا ئەتراف بە پێشمەرگە ناکەن، ئەتراف بە هەرێمی کوردستان بۆکو ئێستای ناکەن و ئەیانەوێ شتێکی هەروە ڕەمزی بێت وەگەڵێ تابع بە ئەوان بێ، برا بچووک بێ، برا بچووکیش کەمتر برایەتیان هەر نەویستوە، تابعیان ویستوە. کوردەوەی هەروتۆ دووبارەی لەبەرەوە ئەو شەڕی کە دوای 2 ساڵی تر پێمانەکرێ ئێمە هەرێمی کوردستان ئەبێ ئێستا خۆی بۆ ئامادە بکە و ئاساییشە شت بەبێ قوربانی نابێ، بەڵام دەستکەوتی ئاوا گەورە و خەونی ئاوا گەورە ئەبێ بەڕاستی ئامادەی قوربانیدانیش بین، چونکە ئەبێ گەلی کوردستان لەوە دڵنیا بووە. ئێستا بڵێن ئێستا وەختی نییە، 2 ساڵی تر ئەکرێ. 2 ساڵی تر زەمان چییە؟ ئەوانەی بەرامبەر قوبوڵیانە، ئەوانەی بەرامبەر ئێستا بەم وەزعەوە قوبوڵیان نییە. ئەوە تاڵێن نەک لە ئێستا لە ئایندەشە نابێت. کەوایە مادە بەوان ئەیانەوێ ڕەفزیکەن لە ئێستا و لە ئایندا چی ئەکرێ با ببێ، یخۆ خەڵک داوای ڕفراندۆمیشی نەکردوە سەرە بڕێ. ئێمە هەر ئیبادە کراوین، ئێمە هەر ئاوارە کراوین، هەر هەموو شتێک مەلمەسەر هاتووە، بۆیە ئەبێ ئامادە بین لە پێناو مافێکی ڕای خۆمانە ئامادەی قوربانیدان بین و هەموو ئەگەرەکانیش حسابی خۆی بۆ کراوە ئەوەی لە توان ناهەیە. باشە دکتۆر، ینی گەر بەم شێوەیە ئەوان هەرگیز قبوڵی ناکەن، باشە و ئەگەر قەرار بێت شەڕێکیش بکرێت لەسەر ئەو ناوچە کوردستانیانە کە ئێستا لە دەستوری عێراق ناوێنراوە ناوچەی کێشە لەسەر، هەر ئەبێ ئەم شەڕە بکرێ و ئەمڕۆ بێ و سبەی بێ و ساڵێکی دیکە بێ. بۆچی سەرکردایەتی سیاسی کورد چاوەڕێی بەدیلەکە؟ بۆ یەک جار ناڵێ من ڕفراندەم ئەنجام ئەدەم بە هەموو شێوەیەک. ئەنی ئەم بەدیلە چییە کە چاوەڕێی ئەکرێت؟ ئەو بەدیلە ئەوەیە کە ئەگەر هاتوو بە زەمانێکی زیاتر، بە دڵنیاییەکی زیاتر، بە پشتیوانیەکی زیاتر، بە فەرمی هەر لە ئێستەوە دان باوا بنێن بڵێن دوای 2 ساڵەتر کورد سەربەخۆیەتەوە. ئێمە دانەنین بە سەربەخۆیی کوردستانە، دانەنین بەوەی کەوا خواست و خەونەکانی کورد دان پیانین دێتە دی.
ئەمە گەر بێتە شتێکی فەرمی بۆ 2 ساڵتر خۆمە ئێستا کە ڕفراندۆممان کردەوە نییە یەکسەر دوای ڕفراندۆم هەمووشت وەکو ئەوەی کە کورد ئێوە بێتە دوای ڕفراندۆم تۆیەتی تەفیوزێکی شعبی بۆ دروستە بێ ئەو لایەنانە ئەتوانن بچنە دانوستان بۆ بەدەستێنانی خواست و خەونەکانی کورد لە ناو سەربەخۆییە لەبەرەوە ئەگەر ئێستاوان زەمان بدەن دوای 2 ساڵی تر دێتە دی ئەوە زەمانێکی باشە بەهەرحاڵە بێ شتێک بێت کە عرض کرایە سەر شعب بڵێ کاکە نەخێر بۆ ڕفراندۆم بەڵێ بۆ ئەو بەدیلە تا ئێستا ئەو بەدیلە هیچ نییە ڕاستە بەدایل زۆر تەقدیم کراوە UN کردوێتی ئەمریکا کردوێتی بەریتانیا کردوێتی ئەنی بۆی بۆ بینە ڕوونتر بێت دکتۆر UN ئەوەی کە بڵین دوێنێ بەیاننامەکەی حکوومەتی بڵین ئیدارەکەی ترۆمپیش ئاماژەی پێدا بوو کە لە کۆتایی ئاڵێ لەلایەن نەتەوە یەکگرتوەکانیشەوە ینی تەرحی شتێکیان بۆ کراوە ئەم تەرحەبایی ئەوەیە کە ڕێفراندەمی لە پێناوە دوا بخرێ نەخێر جاگەروا بایسێ ئەلانمانە کردووەمانوت تاوە بەدیلەکەمان قبوڵە و با بچین ئیمزایکە لەبەرەوە لە ئاسی خواست و چاوەڕوانی خەڵکی کوردستانە نییە باش شاندەکەی ئەنجومەنی باڵای ڕفراندەم بۆ گفتوگۆ لەگەڵ بەغدا کەی سەردانی بەغاکە ئەگەری هەیە بەیانی یا ڕۆژی شەممە بەنیە جەنابتان بەشدارە بنەوە بەڵێ باشە بەنیازم باسی چیان لەگەڵا بکەن ئێمە چین لە نزیکەوە دڵنیایەکەینەوە کە لە دوای ڕفراندۆم ئێمە ئامادەی گفتوگۆین و ڕفراندۆمیش ئەو ئیشکال و ترس و بۆعی کە ئەوان باش جاری پێشوش دکتۆر ئەمەتان بۆیان باس نەکرد دڵنیاییتان لەم ڕۆ پێیان نەدا چونکە هەمیشە ئەعلام و دنیا ئەم ڕفراندۆمیان تۆقاندونیان لە ڕفراندۆم با ئەچین هەم زوو بۆیان شەرحەکەین و بۆیان تەوزیح دەین و وەڵامی ئیشکالەکانە دەنێنەوە و بیریان هێنینەوە و باسەکەین لە دوای ڕفراندۆم چی بکەیت ئەمە دیسانەوە نەرمینواندنی کووردە بەرامبەر بەغا چووکە بڕیار بوو ئەوان بێنە هەولێر بەڵێ کورد هەر ئامادەیە نەرمی بنوێنین لە پێناو بەدەستێنانی ئەو خەونەمانە هەموو نەرمیەکە نوێنین باشە ئەگەر گەڕانەوە وەکو گریمانەیەک مامەڵی لەگەڵا بکەین کە ئەگەر مامەڵە لەگەڵ دیفاکتۆ ئەمری واقعیش بکەین چاوەڕێی ئەوە هەر ئەکرێت گەڕانەوە و هیچ بەڵێنێکتان وەرنەگرت و ئەوان هەر سوور بوون بە تایبەت کە بینن گیاناتوەتە سەر خەتەڵی ڕفراندۆمەکە وترێ بەرپرسە عێراقیان زیاتر سوور بوون لەسەرەوەی بڵێن مەیکە زیاتر لە جاران دەنگیان دلێر بووە دیسانەوە سەردانی بەغاکەنەوە یان تەواو کۆتا سەردانتانە پێش ڕفراندۆم دوای ڕفراندۆم پێشفریان ناکەوین چونکە شەمە بڕۆین دووشەمە ڕفراندۆمە بەڵێ فریان ناکەوین بڕۆینەوە بەر فریا ڕفراندۆمەکە هیچ گفتوگۆیەکی پێشوەختە هەبوو لەگەڵ سەرۆکوەزیران بەردەوام بەردەوام بین بڕۆینەوە دەرگا داخراوەکان هەموو لێ ئەدەی ئەڵێنەوەی ئێمە ڕفراندۆممان کرد ئێستا ئێمە خاوەنی بڕیاری خۆمانی فەرمون با بەیەکەوە ڕێکەوێت باشە هیچ گفتوگۆیەکی پێشوەختە کراوە لەگەڵ سەرۆکوەزیران عەبادی ئامادەسازی کراوە بۆ سەردانەکەتان ئەوە خەریکن هەیئەتێک تەکلیف کراوە بۆی ئەو مەوعیدەمان بە تەرتیب باشە دکتۆر سەبارەت بە بەیاننامەکەی حکوومەت و ئیدارەی ئەمریکا ئەم جارە تونترە لە جاران ئەیود من پاڵپشتی ناکەم ئێستا ئەڵێ من دژایەتی ئەەکەم واتە زمانەکەیان گۆڕیوە و لە کۆتایی بەیاننامەکە شاماژە بەوادنڵێ پێویستە کوردەوە بزانێت کە ڕفراندەم لەو ماوەیە ینی کۆمەڵێک شتی بۆ کورد هێناوەتە دی لەوانە نێوماڵی کوردی زیاتر یەک خستووە پەرلەمانی کوردستانی دوای نزیکەی 2 ساڵ ژیاندۆتەوە و کارای کردوتەوە پرسی کوردی لەسەر ئاستی گیان و ئەمە بەکردداری شوایە ینی لە یەکێتی ئەوروپا لە پەرلەمانی یەکێتی ئەوروپا ئەوە تا لە نەتەوە یەکگرتوەکان لە ئەنجومەنی ئاسایش هەر هەمووی بەرامبەر بە کورد وەستاون و لەسەر ڕفراندەم قساکەن کەواتە پرسی کورد ئەگەر تا پێرێش پرسێکی لۆکاڵی بوو بێت یان ناوچەی بوو بێت لە دوێنێ و ئەمڕۆ بووە بە پرسێکی جیهانی و هەموو دنیا ئەزانێ کورچی ئەوێت ئەبێت سەرکردایەتی کورد گوێ بەم پەیامەی ئیداری ئەمریکا بدات ئێمە بەڕێزەوە ڕوانینە هاوکاری و بەدەمەوە بوونی ئەمریکا بەڵام خۆ ئەمریکا کە هاوکاری ئەمەی کردووە خێری پێ نەکردوین
ئەمش لە جیاتی ئەو لەسەر ئەرز شەڕمان کردو بەرامبەر بە گەورەترین و خەتەرترین تیرۆریست و شەڕی تیرۆر کە هەموو دنیای بە ئامانج گرتووە ئەو هەموو قوربانی پێشمەرگە چەندێکی لەبەر خاتری خۆی بووە چەند ئەوێ لەبەر خاتری هەموو ئەو دنیا بووە و هەموو ئەو دنیا شایەتیاندا پێشمەرگە ڕۆڵێکی مێژوویی بینی بۆ مافێکی خۆمان کە 100 ساڵە ئێمە لە پێناوی خەباتەکەین قوربانی ئەدەین جینۆساید کراین ئەنفال و کیمیاباران کراین ئاوارە کراین تەهجید کراین بە هەموو شێوەیەک ئێستا ئەوان هەر ماف بە ئێمە نەدەن ئێمان وایە ئەو هەموو قوربانیانەمان بۆ چییە؟ لەبەرەوە ئێمە ئامادەین وەکو وتم لە بیدایەتەوە وتم کەس چاوەڕە نەبێ دەوڵەت لەسەر تەبەقێک لە ئاڵتون بە هەدیە بماندرێتێ بۆیە ئێمە تازە کورد تازە ناگەڕێتەوە جایتر ئەوە نییە ئەوەی کە هەمانە خێرمان پێکراوێ ئەوەی کە هەمانە کەمترە لە ماف و حەقی خۆمان لەبەرەوە داوای مافی خۆمانەکەین ئێمە تەعەدامان نەکردووە لە کەس سەممان لە کەس نەکردووە ماڵی کەسمان داگیر نەکردووە تەماعمان لە مڵک و ماڵ و نیشتیمانی کەس نییە شەڕ بە کەس نافرۆشین لە وڵاتی خۆمانین داواکەین ڕێگەمان بن وەکو هەموو لەم شەرقی ئەوسەتا تەنیا کورد مەحرومە عەرەبە 22 دەوڵەتیان هەیە تورکە ئەوە وازحە چۆن ئێرانە دەوڵەتێکیان هەیە دنیای خستۆتە خەتەر تەنانەت پێکاتەکان تورکمانەکان پێکاتەکانی تر مەسیحیەکان لە دنیا چەند دەوڵەتیان هەیە تورکمانەکان لە دنیا چەند دەوڵەتیان هەیە بەس ئەم کوردەیە لە هەموو شتێک مەحرومە شتێکی نییە بە ناوی خۆیەوە لەبەرەوە ئەمە گەورەترین نەتەوەی ئەم ناوچەین کە مەحرومین ئەم ستەمە تاکەی ئەوان هەراواستەم لە ئێمە بکەن لەبەرەوە ئێمەش ئامادەین لەسەر مافی خۆمان بێدەنگ نابین کۆڵ نادەین سوورە بین با لە پێناوی ئەو ئازادی خۆمان بڕۆین وەکو شاعیر ئەڵێ من کە مردم لە کەوسەر بم لە دنیا بۆ دەست بەسەر بم بۆچی دەست بەسەری قوبوڵ کەم بۆچی مارەسی مافی خۆم نەکەم من لەسەر مافی خۆم با بکوژرم چێ یانی لەبەرەوە گەلی کورد لەم قۆناغەشان نەبوو ئامادە بووە خۆیدا بە کوشت ئێمە بیستی پێشمەرگە لەو شاخەوە دەستیان پێ کرد لیانە پرسیێتەوێت چی بکەی ئەویت بە دوای سەربەخۆیی یاوێڵم ئێستا گەیشتنتەوە هەموو دنیا دێ مامەڵەت لەگەڵاکە گەشتەوە قۆناغا ئێستا بترسین و قاچە لەرزەمان بێت لەسەرەوەی بەخوا ناماندنێ نەخێر ئەی وەریەگرین با لە پێناوی مافەقی خۆمانە چیمان بەسەر بێ لێمان بەسەر بێت چووکەوەی کە بەسەرمان دێ هەر بەسەرمان دێنن ئەوە نییە بڵێ وڵات 2 ساڵتر باشە قوربان قەیناکە سەربەخۆی بۆیەوە پێشکەش بێت باش دکتۆر کاک مەسعود بەرزانی سەرۆکی هەرێمی کوردستان لە یەکێ لە لێدوانەکانی ئاماژەی بەوەدا ئەڵێت زۆر گوێ بە ئەو هەواڵانە مەدەن کە لە هەندێک میدیا و ڕاگەیاندنەوە بڵاوەکرێنەوە و خۆشتان ئاگادارن کە بە بەرنامە و بە بێ بەرنامەش واتە بە منەظەمی و بە غێر منەظەمیش لە ناوخۆی کوردستان و لە دەرەوە و لە دراوسەکانیشەوە ئیش لەسەرەوە کراوە کە ئیرادەی تاکی کورد بشکێنرێت و پێی بڵێن ئەگەر دەنگ بە بەڵێ بدەیت خراپت لێ بەسەر دێت و ینی لە هەندێک لە ڕیکلامەکان ئاماژە بەوەدا ئەڵێ ئەگەرەتەوێت وێنەی حەڤی شوبات و ئەوانە پیشانەدا ئەڵێگەرەتەوە مناڵەکانت بکوژرێن و چی دەنگ بە بەڵێ بدە ینی ئاوایشی لەسەر کراوە پرسیارەکەی من ئەوەیە کورد ئامادەکاری بەشی ئەوە کردووە و پشگیری بەشی ئەوە هەیە کە نەکرێت لە میدیاکانەوە باسی بکە بەڵام بایی ئەوە بێ کە تاکی کورد دڵی پێی خۆش بێت و نەترسێت لەوەی کە بڵێ بۆ سەربەخۆیی ئاماژەمان پێدا ئێمە کورد دەبێت نەترسێت لەوەی بڵێ بەڵێ بۆ چونکە ئەمە مافێکی ڕەوای خۆتە بەهەچی ڕێسا و یاسای ئاسمانی و زەوی هەیە بەپێی مافی مرۆڤ بەپێی داخوازیەکانی ئازادی بەپێی ئەوەی کە هەموو نەتەوەیەک خاوەنی گیان و ناسنامەی خۆیەتی ئەمە کەمترین و سروشتیترین مافێکە کە تۆ داوایەکەی تۆ لەسەر مافی خۆت و لە ناو زێدی خۆتا و هیچ تەعدایەکرد لە کەس نەکردو ستەمن لە کەس نەکردووە خەڵک بێوێستە من لێ بکە
بۆ بێ قوبوڵمان بێ بۆ ئامادە نەبین لە پێناوی بەڵەیەک کە مافێکی ڕاستەقینەی خۆمانە بڵێن بەڵێ تەسحیە بدەین باشە بۆ ئامادەین بۆ داعش ئەو هەموو قوربانیە دەین. من ئەمەوێ باسی ئێمە بکەم دکتۆر. هاوڕێیانم پێمەڵێن کەمتر لە 2 خولەکوونی و ماوە و 2 پرسیاریشم ماوە. ینی لە مانگی پێشوو بوو کە وابزانام هەر ئەم مانگەش بوو ئەگەر هەڵە نەبم ئەڵێت بڕیارە مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان و ئەلیستێر بێرت وەزیری دەوڵەتی بەریتانیا بۆ کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست یەکتری بین و زۆر وەسفی هێزی پێشمەرگەی کوردستانی کردبوو وەزیری دەوڵەتی بریتانیا بۆ کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بووی ئەمانە زۆر قارەمان ئەمانە زۆر بەتوانان ئێمە نابێ بیرمان بچێتەوە بەڵام هەر ئێوارەیە من بینیم هەمان وەزیری دەوڵەتی بریتانیا بۆ کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست بڕیارێکیان لە ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتوەکان ئیمزا کردووە سەبارەت بە داعش نە کوردی تایان نە باسی کوردی تیا کراوە نە ئاماژەیان بە پێشمەرگە داوە تەنانەت بەیان سامی عەبدوڕەحمان خات و بەیان سامی عەبدوڕەحمان نوێنەری حکوومەتی هەرێم لە ئەمریکا بە ئینگلیزی نووسویەتی حکوومەتی هەرێمی کوردستان پێشوازی لەم هەنگاوەکە بەڵام بەداخەوە ئێمەیان لەم شتە کردە دەرەوە لەم بڕیارە کردە دەرەوە کە 3 ساڵە کاری بۆکەین هەر بە لە بەرچاوگرتنی ئەم حەقیقەتە ئەبێ کوردگوێ بەوان نەدا و ئەوەی خۆی ئێوێت و گەل ئێوێت بەرەو ڕووی بچێت زۆر بە کورتی سوپاس دەکەم. ئێمە وەکوتم ئەمە مافێکی ڕەوای خۆمانە کەس خێرمان پێ ناکا وەختێ داوای ئەم مافاقی لەبەر ئەوە لە پێناوی مافی خۆمانە هەرچیمان بەسەر بێت حمول یەکەین بۆیە ئێمە هەموو شانازی ناکەین بە دژایەتی داعش بۆ چونکە داعش خەتەری هەیە بۆ هەموو ئێمە و هەموو مرۆڤایەتی دەی ئەمە مافێکی ڕەوای خۆمانە بەبێ ئەم مافە ئێمە مانایەک بۆ بوونمان نییە ئەم 100 ساڵان هەموو خەباتی کردمان ئەم هەموو قوربانی دامان دەخۆ هیچمان بەسەر نەئاهات ئەگەر باسی سەربەخۆیی نەبوایە والله ئەگەر کورد باسی سەربەخۆیی نەکردایە والله نە ئەنفال ئەکرا نە کیمیاباران ئەکرا نە ئاوارە ئەکرا نە وازی لە کەرکووک و خانەقینەوە و ناوچانە بێنایە نەفسی شتی وەرەگرت هەر عینی شت بوو یعنی خۆ ناگەرێن باسی سەربەخۆیی نەکەین ئەسڵەن باسی کەرکووک و خانەقینیش کێشەیە نییە موسڵیش خەنە سەر ئیدارە بۆ ئێمە مادەم ئێمە تابعی ئەوان بین کێشەیەک نییە. باشە دکتۆر ئەخیر پرسیارم گەر بکرێ داوای لێبوردنەکە مواڵم لە 30 چرکەیە وەڵامم بیتەوە کۆتا پەیامی جەنابتان وەکو ئەندامی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان وەکو ئەندامی شاندی باڵای ڕفراندەم لە هەرێمی کوردستان بۆ پارتە سیاسیەکان لەم 2-3 ڕۆژەی کەماوە چییە؟ وەڵی من پەیامم ئەوەیە داواکەم با بۆ یەک جار بە یەکەوە یەکدەنگ بین یەک هەڵوێز بین بڵێن بەڵێ بۆ ڕفراندۆم بەڵێ بۆ سەربەخۆیی بە یەکەوە ئێستا من دڵنیام ئەگەر ئێمە یەکدەنگ یەک ڕەنگ یەک هەڵوێست بین بە دڵنیاییەوە سەرەکەوین ئێمە هەر سەرەکەوین بەڵام خۆشە پێکەوە بین بەڵام خۆشە پێکەوە بین با بە یەکەوە داواکەم ئەو لایەنانە من بەڕێزێکی زۆرەوە ئەڕوانمە هەڵوێست و بۆ چوونەکان چونکە هیچی هەمووی لە خەمخۆریەوەیە بەڵام وازانم ئەو خەمخۆریە هەمومان بیخێنە یەک لەناو پەرلەمانێکی یەکگرتووە بە یەکەوە ڕوبەڕووی داخوازیەکانی ئەم سەرکەوتنە بدەین. بەڵێ دکتۆر محەممەد ئەحمەد ئەندامی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان و ئەندامی شاندی باڵای ڕفراندۆم کە لەم 1-2 ڕۆژە سەردانی بەغداش ئەکات زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە و ماندوونەمن بەڵێ دکتۆر محەممەد ئەحمەد میوانمان بوو ئەم شەو لەسەر کۆمەڵێک تەوەری گرنگ قسەمان کرد ڕێزی یادگار فایق و ستافە عزیز و بەڕێزەکەم لە شاری سلێمانی و لە هەولێر قبوڵ بکەن تا بەرنامەیەکی دیکە ماڵی ئێوە و کوردستان هەمیشە ئاوەدان بێت و بەخوای گەورەتانە سپێر خواتان.